لە دوای 27 ساڵ حکومڕانی کوردی هەرێمێک لەو پەڕی لاوازی و لێوان لێو لە قەیران و دۆڕانی سیاسی دوو حزبی دەسەڵاتیش لە نێوان دوو دروشمدا، یەکیان بنیادنانی کوردستانێکی بەهێز و ئەوی تریان بۆ ئارامی هەلی کار و خزمەت بانگەشەی هەڵبژاردن دەکەن. گەراوڕێک بۆ مێژووی حکومڕانیە و دوو حزبە بدرێتەوە، جگەل لە بەهێزکردنی خۆیان و حزبەکانیان و دامەزراندنی کادێر و ئەندامانی خۆیان کامیان هەلی کاریان بۆ کێ ڕوخساندووە و کامیان بیری لە بەهێزی کوردستان کردووەتەوە. بەرهەمی خزمەتی 27 ساڵی ڕابردووی حکومڕانیە و دوو حزبە بۆ هاونیشتیمانیان بێ جیاوازی کامە بووە کە تا دێت مەودای نێوان چینی هەژار و کەم دەرامەت لەگەڵ چینی کاربەدەست و نزیک لەوانەوە زیاتر و زیاتر دەبێت. پلانی ئێمە بۆ 4 ساڵی داهاتوو ئارامکردنی دۆخی کوردستانە، زیادکردنی هەلی کار و باشترکردنی خزمەت گوزاریەکانە. کام خزمەت بەکێ؟ کام پرۆژەی خزمەت گوزاریان بۆ خەڵک بووە؟ کارەبا و ئاو ڕێگاوبان و خزمەت گوزاری تەندروستیتان بۆ مەگەر کارەبای کام گرد و دۆنمەکانی ئێوە بە جۆزەی 16 ئامپێریە؟ بۆ مەگەر ئێوەش ئاوی بەلوعەتان چەند ڕۆژجارێک 1 سەعاتە و تەنکی سەربانتان هەیە؟ ڕۆژ نییە هاونیشتیمانیەک نەبێتە قوربانی خراپی ڕێگاوبانی نێوان شارەکان. ئێوەش جگە لە ئۆتۆمبیلی تایبەت و گرانبەها ڕێگا و تونەیلی تایبەتیتان هەیە؟ بۆ مەگەر ئێوە بە پسوڵەی 500 دیناری کام بنکەی تەندروستی هەرێم چارەسەر وەردەگرن تاوەکو ئێستا خەڵک وا بزانێت خزمەتتان بۆ داهەتوو دابینکردنی سۆشیال و گێڕانەوەی مافی خانەنشین و کەمەندام و کەسوکاری شەهید و چارەسەری بریندارانی شەڕی داعشە. هەرچی بەڵێنەکانی پێشووتان سەری موچەی مانگانەی فەرمانبەر و مامۆستایانی خوارد تا بەڵێنی نوێتان خزمەت و هەلیکار بێت بۆ گەنجانی خێر لە خۆنەدی و ئەمنیشتیمانە. بەرەو پاشە ڕۆژێکی باشتر بۆ کوردستان هەنگاو بنێ. لە دوای 27 ساڵ حکومڕانی گەردروشمتان بنیادنانی کوردستانێکی بەهێز بێت دەبێت تاکی کوردی بپرسێت باشە 27 ساڵە چیتان بەهێز کردووە؟ خۆتان و حزبەکانتان یان کوردستان؟ بۆ مەگەر کێ بوو بە ناوی ئابووری سربەخۆ و ڕیفراندۆمێکی شەخسی لە 150 خاکی نیشتیمانی دۆڕاند و شکۆی کورد و پێشمەرگەی شکاند و کوردستانی لاواز کرد؟ یان کەستان خۆی ناکاتە خاوەنی شکستەکان؟ سەرکەوت خۆم سەرکەوتنە بوو هەمومانە بوو هەموو خەڵکی کوردستانە و پیرۆز بیتن و ئینشەڵڵا خەیری تێدا بی. خۆ نەخواست ئەگەر شکستیش بوو خەتاکی هەمووی من بی من ئامادەم باجەکەی بدەم. ئێستا کێ بەهێزە؟ خۆتان یا کوردستان؟ ئەو کوردستانی حکوومەتەکەی توانای دابینکردنی ڕوبعەموچەیەکی نییە و ئێوەش بە سەدان ملیۆن دۆلار بۆ بانگەشە و شەڕەپەڕۆتان بەکاردێنن بەجووتێک ئەدیداسی شەوە گەشتنە دەسەڵات کەچی ئێستا بەرپرسان نەماوە ڤێلا و مۆڵ و بزنسی لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا نەبێت؟ پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. گەرچی بەڵێنەکانی ڕابردووتان هیوای ژیانێکی شەرەفمەندانە و خۆشگوزەرانی دەبەخشیە تاکی کوردی، بەڵام کردارەکانتان نەک تەنها هیوای ژیان بەڵکو نیشتیمان و دەسەڵاتی کوردی کردووەتە دێوزمە و ڕۆژانەش هێنانەوەی تەرمی ژن و منداڵ و گەنج و پیری ئەم وڵاتەی لە ئاوەکانی ئیجا کردووەتە بەرهەمی بەڵێنە زل و زەبەلاحەکانتان.